ئەمڕۆ لە 4/8/2025 لە بەردەم کۆنسوڵخانەی عێراقا ئاستاین بە خۆپیشاندانێک بە بۆنەی ئەوەی کە هێزی دەسەڵاتی هەژدی شعبی لە هەرێمی کوردستان زیادی کردووە بۆ ئەو مەبەستە جەچینە لای ئەندامانی ڕێکخراوی داکۆک بۆ لێدوان وەرگرتن. ئەکوان پێوەست بە ئیشەکەی خۆمانەوە دژی بە یاساییکردنی میلیشیای هەژدی شعبین لەبەرەوەی میلیشیایەکی سەر بە ئێرانە دژی یەکپارچەیی خاکی عێراق و ناوچە دابڕێنەراوەکانی هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆ وەکو چالاکوانانی وڵاتی بەریتانیا لێرە لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق لە ماچی سەرکۆ بووینەتەوە دژی بڕیاری بەرفراوانکردنی دەسەڵاتەکانی هەژدی شعبی لە عێراق بەڕاستی هەژدی شعبی بوونەتە جێگەی نەهامەتی بۆ هاوڵاتیانی عێراق و کوردیش بە تایبەتی. ڕۆ کۆندامان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆ کۆبووینەوە لە دژی فراوانکردنی دەسەڵاتەکانی هەژدی شعبیکە میلیشیا لەلایەن سیستانیەوە دروستکرا بۆ کوشتن و بۆ خوێنڕشتنی هەموو خەڵکی عێراق بە گشتی و باشووری عێراق بە تایبەتی بەداخەوە هەتاوەکو ئێستا ئەو ڕێکخراوە تیرۆریستیە ئامادە نیە چەکەکانی ڕاستکات و بگرە هەتا بێت دەسەڵاتی زیاترەکە لە ناو عێراقەوە بەداخەوە لەلایەن ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لەلایەن ئەمریکیەکانیان لەلایەن هاوپەیمانانەوە تاوەکو ئێستا بە هیچ شێوەیە هەوڵ نەدراوە بە گشتی ئەم ڕێکخراوانە لەناوبرێن و چەکیان لەدەستێن چونکە ئەو ڕێکخراوانە ڕێکخراوی تیرۆریستین و هەڕەشەن بۆ هەموو گەلانی عێراق بۆ هەموو پێکاتەکان. سەرتا بەناوی خودای گەورە میهرەبان ئێمە ئەوڕۆ وەکو کوردان و وەکو هاوزمانانی کورد و کوردستان بڕیارماندا گوتبوونەوەی بکەین لە دژی هەژدی شعبی کەوا دەیانوێت بە یاسایی دانی پێدا بنێن وارووا کەوا هەر خۆمان دەزانی کەوا لایەن ئێرانەوە دروستکراوە و ئێمە وارووا دەزانین کەوا ئەوان ئامانجێنەوەیە کەوا کورد قڕ بکەن و لە ناوی بەرن و سوکایەتی بە کورد بکەن وەکو خۆمان لە ڤیدیۆکان و لە چەندین ڕاگەیاندنەکان و خۆمان بەرچاوی خۆمان بیستمان و بینیمانەکەەوە چەندە خراپە و چەندە زۆر مستەمیان لە کورد کردووە و لە خاکی کورد و کوردستان کردووە ئەوان دژی ئەوان کەوا یەکسانی کورد بەرپا بێ کەوا هەر چوار پارچەکە یەکتری بگرن و ئێمە داواکارینەوە کە ئەو یاسایە ڕەت بکرێتەوە بە هەموو شێوەیەک بە هەموو قەوارەیەک ئەمە دژی مرۆڤایەتی و ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ کۆبووینەوە لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق لە مانچستەر لەبەر هەژدی شعبی دەسەڵاتی زیاترە بێت لە عێراق و لە ناوچە دابڕاوەکان سیستەم لە کورد و خەڵک دەکەن لە مەدەنیەکان لەبەر هەژدی شعبی میلیشیان و سەر بە ئێرانە. وەکو ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق لە شاری مانچستەر ئاساین بە خۆپیشاندانێک دژی فراوانکردنی دەسەڵاتی هەژدی شعبی ئەمە بەڕاستی مەترسیە بۆ ناوچە کێشە لە سەرەکان و ئەو شوێنانی کە کوردنشینن. کە 14 ساڵی 2025 هەستاین بە دژی خۆپیشاندانی دژی دەسەڵاتی هەژدی شعبی و لە بەرفراوانبوونی لە هەرێمی کوردستان و لە عێراقا کە گوایە ئەم دەسەڵاتە ئێستاکە لەم کاتەیە هەموو دەسەڵاتێکی تەواوی هەیە بەسەر ئەو شوێنە دابڕێنراوانەی ناوچەی کەرکووک و شوێنە داکۆکەکان کە هەستاون بە ئێستا لەم کاتەیە هەستاون بە دەرکردنی ئەو کوردانەی کە لەم کاتەیە خەریکی فەلاحەت و کۆمەڵێک لەو ئیشانن. خۆپیشاندانێک مەساس کردوە لە شاری مانچستەر لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق بەمەبەستی ئەوەی ئێمە ناڕزایی خۆمان دەدەبڕین دژی ئەو بڕیارەی حکوومەتی عێراق کە لەلایەن هێزی هەژدی شعبیەوە کراوەکە دەڵێن کە دەبێ هێزی شعبی هێزێک بێ لەگەڵ شانبەشانی سوپای عێراق بێ بەڵام ئێمە دژی ئەو بڕیارەیان لەبەرەوەی هەژدی شعبی فەرمان لە وڵاتی ئێران وەردەگرێت و دژی کورد و دژی هەموو ئەو یاسایانەیە کە لە وڵاتی عێراقدا ڕوودەدات بۆ ئێمە دژی ئەو بڕیارەی کە داوا لە سەرۆکی پەرلەمانی عێراق دەکەین دژی ئەو بڕیارە بۆسێتەوە و قبوڵی نەکەم. زۆر سوپاس.